ساڵتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی تری ڕوانینەوە لەگەڵتاندام. بینەرانی بەڕێز بەرنامەی ئەم شەوی ڕوانینمان تایبەت کردەوە بە پرسێکی گرنگ و حساس ئەم شەوە باش ێزانی کە قسە لەسەر ئەم پرسە گرنگ و حساسە بکەین. ئێمە دەزانین ماوەیەکی زۆرە لە شاری ڕانیە سنتەری چالاکی گەنجانی ڕانی هەیە. ئەم سنتەرە جیالەوەی کە لە مەرکەزی شاری ڕانیەدایە، بەڵام لە هەمان کاتدا کار و چالاکیەکانی لە کۆمەڵێک شار و شارۆچکەی تردا ئەنجام داوە. ئەم سنتەرە 2000 بووەتە بە ماڵی دووهەمی گەنجان و ژمارەیەکی زۆری گەنجان ڕوو لەم سنتەرە دەکەن و ڕۆژانە کاتەکانی خۆیان لەم سنتەرەدا بەڕێ دەکەن و جیالەوەش هەموو ئەم گەنجانەی کە سەرەتا دەستن ئەم سنتەرە و 2000 دەبن بە خاوەنی باگراوەندێکی ڕۆشنبیری بەرفراوان. بەرنامەی ئەم شەومان تایبەتە بە قسەکردن لەسەر سنتەری چالاکی گەنجانی ڕانیە ئایا ئەرکی چییە و کاری چییە و 2000 پرۆژەی بۆ ئایندە چی دەبێت. و 2000 ئەگەر لە بەرنامەکەدا دەرفەتە بوو کۆمەڵی قسەی زۆر جدیتر لەسەر پرسەکانی گەنجان دەکەین. میوانی ئازیزی ئەم شەومان لە بەرنامەی ڕوانین بەڕێز کاخالید قادرە بەڕێوەبەری سنتەری چالاکی گەنجانی ڕانیە. کاخالید بەخێربێی و سوپاس بۆ بەخشینی ئەم کاتە. کاخالید دەمەوێت سەرەتا لەسەرەوە قسە بکەین کە بەڕێزت وەکو بەڕێوەبەری سنتەری چالاکی گەنجانی ڕانیە لەسەر سەرەتاکانی سنتەری گەنجانی ڕانیە گەر شتێکمان بۆ باسکەی. سپاس بۆیەوە. لە ڕاستیدا سنتەری گەنجان بۆ خۆی پرۆژەیەکی مناڵپارێزی کوردستانە. ئەم سنتەرە بۆ زانیاری بەڕێست و گەنجانی خۆشەویست و بینەری بەرنامە لە کوردستان لە 7 شوێن سنتەری گەنجان هەیە و پرۆژەیەکە مناڵپارێز وەکو عینەیەک وەکو چۆن دەڵێ وەکو هەوڵێک بۆ خزمەتکردنی بەشێک لە گەنجان بە ئەرکی خۆی زانیوە کە لە سنتەرێکی ستایلێکی تازەدا بەشێکی هەبێ بۆ کارکردن لەگەڵ سنتەری گەنجان. لە ڕاستیدا بیرمە ساڵی 2001 دوایەوەی لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ لە بوارێکی تری گەنجان لاوان ئەو کاتە کارمان دەکرد بیرمان لەوە کردەوە کە هەوڵ بدەین فشارێک دروست بکەین زمینەیەک دروست بکەین ڕانیە گەنجی زۆری تێدایە پرۆژەیەکی مناڵپارێز ئەم پرۆژەیە کە تایبەتە بە گەنجان بیگوازینەوە بۆ ڕانیە. هەڵبەت بۆ جێبەجێبوونی ئەم بیرۆکەیە یا بۆ جێبەجێبوونی ئەو خەونە ئێمە پێویستمان بە کۆدەنگیەکی گەنجانی ئێرە یالانی کەم زمینەیەکە بوو. من بیرمە ئەو کاتە لە ڕێگای کۆمەڵێک هاوڕێی زۆر نزیکە لە ناوەندی هونەری هەنگاوی ئەو کاتە و کۆمەڵێک گەنجی خۆبەخش سەرەتایەکمان دامەزراند بۆ داواکاری کۆمەڵە کەسی تریش هەڵبەت. بەڵام من دەمەوێت پێت بڵێم هەوڵی ئێمە وای کرد قەنەعەت بە منداڵپارێز بێنین پرۆژەیەک بۆ ڕانیەدا بیم کات کە ئەم پرۆژەیە بەناوی سنتەری چالاکی گەنجانەوە بێ بەداخەوە ئێمە لەم پرۆژەیەدا بۆ ماوەی 8 ساڵیش لە خانووی کرێدا بووین بۆ ماوەی نزیکی 2 ساڵ لە 4 کەسی وەک چۆن دەڵێ بەعەقد ئەم سنتەرە بەڕێوە برا. هەوڵماندا بە ڕەحلەی شکاوی مەکتەب ئەم سنتەرە پێک بێنین. من بیرمە یەکەم هەنگاوی کارکردنی سنتەری گەنجان لەوە ڕادەسمان پێکرد کە ڕەحلە شکاوەکانی مەکتەبی ماکۆک و چەند قوتابخانەیەشی ئێرەمان وەرگرت و لە 3 ژووردا سەرەتا دەستمان بەکار کرد. ئامانجی ئێمە لە هێنانی ئەم پرۆژەیە بۆ ڕانیە هەوڵدان بوو بۆ کارکردن بۆ گەنجی ڕانیە و دەوروبەری بەو ئاقارەی کە ئێمە شوێنێکمان هەبێت جیاواز لە ڕێکخراوەکانی تر بەو ستایلەی کە سنتەری گەنجان کاری تێدا دەکا ستایلێک بێت بۆی گەنجی ئێمە تێدا سوودمەند بێت. ئەمە وەک چۆن دەڵێ دەستپێکێک بۆ هێنانی سنتەر کە حەزم کرد لەو بەرنامەیە بۆ مێژوو باسی بکەم. هێنانی سنتەری گەنجان بۆ ڕانیە بۆ ئێمە ئەرکێک بوو لە ڕاستیدا کە تاوەکو ئێستاژە و ئەرکا پێمان وایەرکێکی مێژوویە و پێویستی بە ستافێکی خۆبەخشیشە بوو لە هەندێک بواردا بۆی کارمان لەگەڵ بکە. ئیرادەی کارکردنی گەنجانی ئێرە وای کرد بەردەوام بین تێیدا سەرەتاکان لە چەند بەشێکەوە دەستمان پێکرد تا سنتەرەکەمان فراوان کرد. من بۆ زانیاری پێت دەڵێم بەشێکی زۆری سنتەری گەنجان بە هەوڵی گەنجانی ڕانیە هەر هەوڵی خۆی گەنجان هەوڵماندا ئەم سنتەرە وا لێ بکەین لە فراوانبوونی بەشەکانمان لە بیرۆکەی دروستبوونی چەند بەشێکی تازە لە هەر حاڵ ئێمە ئەم سنتەرەمان گەیاندا ئەم ڕادەی کە کۆمەڵێک بەشی هەبێ لەوانە بەشی کۆمپیوتەر کە سەرەتا لێ کۆمپیوتەرەوە دەستمان پێکرد بۆ فێربوونی گەنجان لە بواری کۆمپیوتەردا بەشی ڕۆشنبیری کە هەوڵماندا لە هەفتانە ڕۆژێک دابنین بۆ چالاکی ڕۆشنبیری. ڕۆژانی پێنجشەمەمان دیاری کرد 187 کۆڕی ڕۆشنبیری وەکو زنجیرەیە کۆڕی ڕۆشنبیری لەم سنتەرەی ئێمە ئەنجامدرا.
جگە لە بواری ڕۆشنبیری کە لە کۆمەڵێک کایکێکش کارمان کرد کتێبخانەیەکی باشماندانا کە خۆشببختانە ئێستا کتێبخانەکەی ئێمە یەکێکە لە پرخواستترین کتێبخانە لە شارەکەدا کە ڕۆژانە ڕێژەیەکی زۆری گەنجی کوڕ و کوت سەردانی دەکات و تێیدا سوودمەند دەبێت. جگە لەوە ئێمە هەوڵماندا بەشی شێوەکاری دابنین کە یەکێکە لە بەش ئەکتیڤەکانی سنتەر بەشی موزیک دابنین هەوڵماندا بەشی ستۆدیۆ لە کاتێکدا دابنین هەوڵماندا بەشی وەرزش دابنین بارحاڵ لە چەند بوارێکی فراواندا ئێمە ئیشمان کرد. سنتەری گەنجان لەبەر دوو هۆ بۆ ئێمە تاوەکو ئێستاش قسەیەکە کە دەبێ بەردەوام دیالۆگی لەسەر بکەین. ئەم سنتەرە لە بنەمادا پرۆژەیەک نییە بۆ ئەوەی کە بتوانێت وەڵامی گەنجیڕانیە بداتەوە. داخوازی گەنجیڕانیە یا کێشەی گەنجیڕانیە چارەسەر کات یان خەونی گەنجیڕانیە بەمانا فراوانەکەی بیهێنێتە دی بۆ لەبەرەوەی ڕانیە خۆت دەزانی لە ڕووی جوگرافیەوە بەس ناو مرکزەکەی نزیکی 100,000 کەسی تێدا نیشتە جێیە سنتەرێک ڕەنگە ڕۆژانە بتوانێت 400 کەس ئەو پڕی ئیستیعابکان نمونێکی سادا بەڵام دەتوانێت ڕۆڵ بگیرێ بۆ دروستکردنی هەوێنێکی زۆر باش بۆ مامەڵەکردن و زەمینە خۆشکردن لە ناو کۆمەڵێک گەنجدا واتە ئەم سنتەرە قوتابخانەیەکی پەیمانگایەکی گەنجانەیە کە وەک پێشتر گوتم سێ خاڵ پەیڕەو دەکا یەک لە لای ئێمە ئەندامبوون نییە ئێمە هەموو ئەو گەنجانەی کە دێنە لامان نابن بە ئەندام دێت لە کۆرسێک بەشداری دەکا و دەڕوا دیتر دوای گەنجی تر دێ یعنی لای ئێمە دمو چاو دووبارەکردنەوە گرنگ نییە بەتایەوەی ئەوە گرنگە کۆرسەکانمان درێژە پێ بدەین ئەوە گرنگە بتوانین بە پێی ماوەکان بە پێی کاتەکان پلانمان هەبێت و لەسەر پلان کار بکەین نەبوونی فۆرم لە لای ئێمە بەمعنای فۆرمی ئەندامەتی نییە تەنها فۆرمێکی پێی دەڵێن فۆرمی پڕکردنەوەی خولەکان و پرۆژەی ئێمە پرۆژەیەکی خزمەت گوزاریە لە خاڵی دووەمدا خزمەت گوزاری واتە ئێمە پارە لە گەنج وەرناگرین پرۆژەی ئێمە هەموو ئەم کۆرس و دەوراتانەی کە لە ئێمە لای ئێمە دەکرێتەوە بەشێکی زۆری گیانی خۆبەخشیە بنمونە و مامەستانەی لای ئێمە دەیڵێنەوە ڕەنگە مانگی 150,000 دینار لە کۆی مانگێک وەربگرێ بەڵام خۆتان دەزانن بنمونە لە زۆر کەرتی تایبەت هەیە مامەستاکەش حەقی خۆیەتی بنمونە ئەگەر گیانی خۆبەخشی تێدا نەبێت ئەوەی کە لە لای ئێمە تەنها فۆرمێکی ئەندامبوونە کە بە بڕی 3,000 دینار ئەویش بۆ سەرجەم گەنجەکان ناپڕ دەکرێتەوە لە هەر حاڵ هاتنی سنتەری گەنجان سەرەتایەک بوو ئێمە خۆشببختین بەوەی لە کوردستان توانیمانە لە حوت شوێن ڕانیە شوێنێک بێت کە سنتەری گەنجانی لێبێت بەڕێستان دەبێت بزانن کە ئەم سنتەرە لە زۆربەی قەزا و شار و شارۆچکەکان نییە بنمونە من خۆشم هێشتا لە هەوڵدام و یەکێکم لەوانەی کە بەبەردەوام یەکێک لە خەونەکانمە بتوانین ئەم سنتەرە یا مناڵ پارێز یا حکوومەت یان ڕێکخراوە NGO نێودەوڵەتیەکان بتوانن زمینەیەک دروستکەن فۆرمی ئەم سنتەرە لە شار و شارۆچکەکانی کەش بکەنەوە بنمونە لە قەڵات زێ نمونە لە حاجیاوە نمونە لە چوا قڕنە نمونە لە زۆر شوێن بارحاڵ لە ڕانی ئێمە توانیومانە سەرەتایەک ینی بەشێک بین بۆ خزمەتکردنی بەشێک لە گەنجان زۆرجار دەکەوینە ژێر ئەو پرسیارەی ئێوە چیتان بۆ گەنجان کردووە ئێمە بە داتا قسە دەکەین ئێمە مانگانە بە ئامار قسە دەکەین بنمونە ئێستا لە بەشی شێوەکاری ئێمە 49 گەنج سوودمەندا 49 گەنج ئەمە ڕۆژانە دوای نیوڕیانۆک و پەیمانگایەکی هوەری بە گڕوپدا دەنیشن و کاری شێوەکاری دەکەن لە ئینگلیزیدا 203 گەنج ئێستا لە 3 گروپی زمانی ئینگلیزیدا سوودمەندا ئەم گروپە ئینگلیزیانە بە 3 ئاست دابش کراوە لە ڕێگای دوو مامەسای بەڕێزی خۆبەخشەوە بواری ئینگلیزیمان دەڕوا لە بەشی مۆزیک نزیکی 95 بۆ 100 گەنج لە 3 گروپی مۆزیک لە سنتەرەکەی ئێمە ئێستا بەشدارە ڕاهێنان دەکا پەروەردەی پێ دەکرێت کە هەوڵمان داوە بە هۆی گرفتێک لە بواری مۆزیکی ناو گەنجان لە شارەکەدا تایبەتمەندی پێ بدەین بنمونە ئێستا ئێمە گروپێکی سربەخۆی گیتارمان داناوە نمونە بۆی پەرە بە و گروپی گیتارە بدەین تاوەکو گروپێکی سربەخۆی گەنجانە بتوانن کار بکەن خۆشە دەزانی گیتاریش 2000 ئامریکی گەنجانەیە نەکرد بۆ گیتار بنمونە بۆ ساز بۆ زۆر شت تیپێکی مۆزیکی باشمان لە سنتەر پێکهێناوە کە کۆمەڵە گەنج چەند ساڵێک کە دێن لەو بوارەدا خۆیان پەروەردە کردووە کتێبخانەیەکی باشمان هەیە کە ئێستا نزیکی 4,000 کتێب سەرچاوە لە کتێبخانەکەی ئێمەدا ئامادەیی هەیە ئەم کتێبانە گەنج دەتوانێت کاتی جەرد نەبێت خواستنی بۆ بکات ڕۆژانە ئیشتراکی ڕۆژنامە و گۆڤارەکانمان هەیە تاکە سنتەرین لە ڕانیە دەواممان بە ڕسمیە ینی ئێمە لە شوێنێکی نادەوڵەتین ینی ستایلی ئیشی ئێمە ستایلێکە کە کەس گەنجێک دێ بۆ سنتەر بەشێک دەبینێ پێی دەڵێن پێشوازی لە پێشوازی هەموو ئەو گەنجانە کۆدێکیان دەدرێتێ بۆی ئێمە بتوانین لە ڕێگای سیستەمی داتابیس ئەوەی پێی دەڵێن ئەم سیستەمەی کە حکوومەتی ئەلکترۆنی لەسەر بنیاد دەندرێت لە ئایندەدا ئێمە بزانین مانگانە چی دەکەین چەند کەس لە ئاستی پەیمانگا
پێمانگا لە ئاستی زانکۆکان لە ئاستی ناوەندیەکان لە ئاستی بنەڕەتیەکان دێن سەردانمان دەکەن و تا چەند ڕنگدانەوەمان بەسەریاندا هەیە. لە بەشی پێشوازی ئەمە ئەو داتایەمان بۆ ڕێک دەخرێت کە داتای مانگانە و داتای ڕۆژانە و داتای ساڵانە و هەموو ئەوانەیە. لە هەر حاڵ بەشەکانی ئێمە وتم بەشێکی فراوانە دەکەوێتە کۆمەڵێک بوارەوە، هەم لە بوارە وەرزشیەکە، هەم لە بوارە ڕۆشنبیریەکە، هەم لە بوارە هونەریەکە بنمونە، هەم لە بوارە پەروەردەی و زانستیەکە. ئەوەی ئێستا گرنگە بۆ بەڕێستان ئاماژەی پێ بدەم، سنتەری گەنجان یان پرۆژەی ئێمە ڕاستە پرۆژەیەکی نادەوڵەتیە، بەڵام هەموو کەسێک دەتوانێت ئەم کاتانەی من دەڵێم چێکی تاکە ڕێکخراوین دەواممان لە سەعات 8:30 بەیانیان دەست پێ دەکات بۆ 12 نیوەڕۆ، لە سەعات 3 دەواممان دەست پێ دەکات بۆ 6:30 ئێوارە. واتە دەوام لای ئێمە هینێک نییە دەرگا بە ئارەزوی خۆمان بێ بیکەینەوە. بەتایەوەی ئەمە دەوامی ڕسمی سنتەری گەنجانە، جگە لە هەفتەیەکدا ڕۆژێک پشتوی ڕسمیمان هەیە کە ئەمە بۆ کارمەندەکان و شتێکی سروشتی ئاسایی کارکردنە. بە هەر حاڵ ویستم ئەوەت پێ بڵێم ئەم سنتەرەی ئێمە پەیمانگایەکی گەنجانەیە، مەبەستیدا خزمەتکردنە بە گەنجان، هەوڵدانە بۆ پەرەپێدانی خەون و بەهرە و توانا و ئەو حەزانەی کە گەنجان هەیەە. بەڵام تو خۆت دەزانی لە وڵاتێکدا، لە شارێکدا، لە کۆمەلگایەکدا، لە زمینەیەکدا کە تۆ هێشتا کۆمەڵێک گرفتت هەیە، هەر دەتوانی ئەم زمینانە دروستکەی، دەتوانی بنمونە کۆمەڵێک کوڕ دروستکە. ئێستا خۆشببختی لە ڕانیە بە دەیان گەنج دەبینی لە دامەزراوە دەوڵەتەکان دامەزراوە کە لە دوای لای ئێمە لە کۆمپیوتەر تەواوی کردووە دووسێ قۆناغی بینی بە بنمونە ئێستا بۆ خۆی لە شوێنێک دامەزراوە. خەڵک دەبینین هاتووە لە لای ئێمە خولی درومانی کردووە، ئێستاکە دەبینین خۆی بژێوی خۆی بەڕێوە دەبات. خەڵک دەبینین خولی جوانکاریمان کردو، ئێستا کەرتی خۆی هەیە، بنمونە ئیشی خۆی هەیە. خەڵک دەبینین لە بواری ڕۆشنبیریدا خۆشببختین بەوەی لە ناو گەنجی ڕانیە لە ئاستی کوردستاندا خۆزگە داتایەک بکرێ. ڕانیە تاکە شوێنێکە بواری گەنجانی لە هەر شوێنێک بە ئوسلوبێک قسە بکەن دەڵێن گەنجی ڕانیەیە، بۆ لەبەرەوەی ئاستی وشیاری لەم شارە گەشەیەکی زۆری کردووە لە چاو ئاستی شار و شارۆچکەکانی تردا. داتاکان پێمان دەڵێن بواری ڕۆژنامەنووسی ئەگەر بە عینەیەک وەربگرین بنمونە تەنها لە ناو ڕانیە نزیکی 75 ئەندامی کارای سندیکای ڕۆژنامەنووسانمان هەیە. نمونێکی سادا چەندین کەناڵی ڕاگەیاندنمان هەیە. هەڵبەت ئەم کارانە کاری ئێمە نییە وەکو سنتەری گەنجان بڵین ئێمە کردومانە، با بەهڵە لە یەکتری تێنەگەین. ئێمە دەڵێن بەشێک لەو خەونە لەسەر ئێمە بووە کە بە خۆشحاڵیەوە کارمان لەسەری کردووە و پێمان وایە ئەو کارە هێشتا زۆری بەبەرەوە ماوە. مەسلەی گەنجبوون مەسلەیەک نییە زوو بەرهەمەکەی وەرگریەوە. کارکردن لەگەڵ گەنجان کاری مانگو دو مانگو ساڵێک و 2 ساڵ نییە، چونکە تۆ ئیش لە ناو مێژوودا دەکەی، ئیشکردن لە ناو مێژوودا، کارکردن لە ناو فەرهەنگی گەلێکدا. مەسلەی گەنج مامەڵەکردن لەگەڵ گەنج یەکێک لە هەستیارترین تەوەرە لە کۆمەلگای ئێمەدا. بەدیوێکدا ئێمە هێشتا دەزانین کۆمەڵی خەڵکەیە چاوی بە سنتەرەکەی ئێمە هەڵنایە، کۆمەڵە خەڵکەیە دەهوێت سنتەرەکەی ئێمە ناشیریم بکە، بەڵام ئێمە ئەوشتە بە ئەتیادی بە نۆرمال وەری دەگرین لەبەرەوەی دەزانین تۆ بتەوێت بم ستایلە تازە لە هەر شوێنێک کار بکەی پێویست ئەڕوبەڕووی گرفت دەبیەوە. دوجار قسەی کۆتاییم لە وەڵامی ئەو پرسیارت لەوەدا دێنم، خۆشببختین بەوە یان یەکێک لە هەندەرە زۆر سەرەکیەکانی ئێمە لە ئیشدا ئەوەیە کۆمەڵێک گەنجی کوڕ و کچی زۆر باش بەڕادەیەک ئێستاکە ڕێژەی بەشداریکردنی کچان لە ناو سنتەردا هیچی وای لە ڕێژەی کوڕان کەمتر نییە، کەمە بۆ ئێمە جێگای خۆشحاڵیە. تەنها لە مانگی 6دا 1100 نزیک 7 گەنج لە سنتەری گەنجانی ڕانیە سوودمەند بووە. ئەم داتایانە هەمووی بە بڕوانامە، هەمووی بە ناو، هەمووی بە داتا، هەمووی بە کۆد لە لای ئێمە تۆمار دەکرێت و ئێستا لە مانگی 7دا پلانێکی فراوانترمان هەیە. دوجار قسە کوردەکەمەوە لەوەی ئێمە بەشێک لەو کارە دەگرینە ئەستۆ و پێمان وایە دەتوانین بەشێکی بگرینە ئەستۆ، چونکە مەسلەی گەنجان هەر بە سنتەرێک چارەسەر ناگرێ، ئیشی هەموو کایە ڕۆشنبیری و پەروەردەیەکانی کۆمەلگایە، چونکە گەنجان دوجار ئەو نەوەیەن کە بۆ ئایندەی وڵات، کە بۆ شوناسی وڵات، کە بۆ گوتاری وڵات، کە بۆ گوتاری نوێبوونەوە لە وڵاتدا ئەو هێوێنن کە دەبێت کاریان لەسەر بکرێت. کا خالید ئەوەی کە باست کرد کە دەڵی سنتەری گەنجان تەنها لە 7 شاردا هەیە سەبارەت بە بەشەکان، من نمونی ڕێکخراوی وام لایە کە بەرمونە بەشەکانی سنووردارە، بەسمەوەی ئەمەی منداڵ پارێز ئەمە نیە، بەرمونە سنتەری گەنجان بەشەکانی سنووردار نییە بڵی تەنها دەبێت بەرمونە 7 بەش بێت یان 8 بەش بێت.
نا لای ئێمە دەسەڵاتی ئێمە کراوەیە بۆ کردنەوەی بەشی زیاد ئێمە مامەڵە لەگەڵ خواستی گەنج دەکەین لە کاتێکدا بزانین گەنجەکان داخوازیان هەیە بۆ بەشێکی تازەتر ئێستا لە بیری ئەوەداین لە سنتەر بەشی سەرتاشی بکەینەوە بۆ لەبەرەوەی هەست دەکەین خوازیار یەک هەیە 2000 سەرتاشیش دەبێتە بەشێک لە دۆزینەوەی کار بۆ کۆمەڵک گەنج بنمونە لە ئایندەدا یان نازانم با ئەمە بڵێن نەبێ لە بیری ئەوەداین بنمونە با سنتەری گەنجان ڕۆژێ خولێکی زێڕنگری بکاتەوە بۆی گەنجان بنمونە فێری پیشە بن مەبەستم ئێمە ئێستا لە بیری ئەوەداین بەشەکانی سنتەر زیاد بکەین بۆیە سنتەری گەنجان بەشەکانی سنووردان نییە نەخێر بەس کۆمەڵێک بەشی سەرەکیمان هەیە لە هەموو سنتەرەکان بنمونە کتێبخانە لە هەموو سنتەرەکانماندا هەیە و دەبێ گرنگی پێ بدرێ لەبەرەوەی ئەمە یەکێکە لە سەرەکی ترین بەشەکانی ئێمە بواری هونەر و بواری ڕۆشنبیری ئەم دوو بوارە زۆر سەرەکیە لەگەڵ بواری وەرزش کە دەبێت لە ناو سنتەرەکانی گەنجان کاری تێدا بکردرێ بەڵامی تر خۆت دەزانی بنمونە سنتەری گەنجانی سلێمانی سێ یاریگای هەیە بواری وەرزشی فراوانترە بەڵام ئێمە لە سنتەرەکەی خۆماندا یاریگامان نییە بنمونە کە یاریگامان نییە تۆ بە ناچاری تووشی گرفت دەبی لەگەڵ ئەوەشدا کۆمەڵک وەرزشکاری زۆر باش لە دوو تیپی وەرزشی لەگەڵمانن کە خۆشبەختانە تیپی پلەیەکمان لە ئاستی پلەیەکەکانی ناوشاری ڕانێدایە. بینەرانی بەڕێز ئاگادار دەکەم بەرنامەکەی بە شێوەیەکی ڕاستەوخۆیە و لە ڕێگەی ئەو ژمارانەی کە دێن سەر شاشە گەر سەرنجێک یا پرسیارێکی دیاریکاران هەیە توان ئاراستەی بەڕێز کاخالید خادری بکە. کاخالید من شتێکەیە دەمەوێت بە جەناپی ڕابگەێنم کە شتێکەیە لە ئێمە لای گەنجانی ئێمە سەرنجە ئەویش ئەوەیە پێمان وایە کە کاتێک کە سەرنجێک یا کاتێک کە سنتەرێک یا ڕێکخراوێکی گەنجانە هەیە دەبێت ئەم ڕێکخراوە تەواو ئەم سنتەرە تەواوی خەون و ئاوات و حەز و خولای گەنجان بهێنێتی بنمونە ئەگەر گرفتی نیشە زێبوونمان هەبێت ڕەنگە کە لە گەنجێک برچی یان ئێستا ئێمە کامیرای تەلەڤیزیۆنی خۆمان بچێتە ناو بازار و پرسیار لە کۆمەڵێک گەنجکە پێی وایە کە ئەم سنتەرانە زەرورە ئەوەی ئیش لەسەر کۆمەڵێک شتی حیاتی گەنجام بکەن یعنی بنمونە گرفتی بێکاریە گرفتی نەبوونی شوێنە گرفتی زەواجە کۆمەڵێک مەسائلی کەیە حەز ناکە ئێم هەڵەتی گەشتە هەیە لەلایەن گەنجانی ئێمە بۆ سنتەرێکی لەم جۆری وەکو سنتەری گەنجان تو دەست خۆشبی بۆ پرسیارێکە کردت لە ڕاستیدا خاڵە زۆر گرنگە ئێمە وەکو مامەڵەکردن لەگەڵ گەنج یا لە گفتگوی گەنجانە باسی بکەین پێش هەموو شتێک 100% لەگەڵ قسەکەتدام ئەم سنتەرانە دەتوانن بەشێک لە خەونی گەنجان بێن نەدی لە هەموو وڵاتێکی پێشکەوتوودا ئەم سنتەرانە دەکرێنە کایەکایە لە وڵاتێکی پێشکەوتووی نمونەیەکت بۆ بێنمەوە وەکو کۆریای باشووردا نزیکی 1100 ڕێکخرا و سنتەری جیاواسەیە کە لە بواری گەنجاندا کار دەکەن بەڵام ئەمانە دابش دەبن بەسەر هەر کەسە ئیشێکی تایبەت وەردەگرێ ئیشی ئێمە ئەگەر لەو فراوانەدا سەیری بکەین لە وڵاتێکی بچووکی وەکو هەرێمی کوردستاندا ئێمە ئیش لە بواری پەروەردەیی گەنجاندا دەکەین لە ڕێگای ئەم کۆرسانەی کە گەنجەکان خۆیان داوایان دەکەن بۆیە مەسەلەی نیشتە جێبوون چونکە گرفتی ئێمە گرفتی زۆرە دوجار وەنا حەقیشی نییە دوجار گەنجێکە لە وڵاتە لەدایک دەبێت گەنجێکە لە وڵاتە یەک دنیا خەونویستی هەیە و دوجار یەک دنیا ئاستەنگ و لەمپەر و گرفتی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری هەیە بەڵام ئەمانە دوجار سروشتی ژیان و سروشتی گەشەکردنن کە دەبێت گەنجان خۆیان بەشێک بن لە ئیرادەی ململانێکردن بۆ باشبوون و بۆ ستاندنی حەقی خۆیان بۆ ئاراستەیە کە گەنج بوون هەر ئیشی سنتەرێک نییە ئیشی تەواوی کۆمەلگایە مەسلەی گەنجان و خەونی گەنج بە سنتەرێک بەدینایە بۆی کە سنتەرێکمان هەبێ لە ڕانیە بە ناوی سنتەری گەنجان بتوانێت کێشەی گەنجی ڕانیە چارەسەر کات کاکە من با زۆر ڕاستگۆ بم لەگەڵت و ڕاشکاو بم لەگەڵت دوێنێ لەگەڵ میوانێکی بیانی کە هات بۆ سنتەر زۆر ئاسوودە بوو گفتوگۆم کرد دوجار ناچار بووم پێی بڵێم گوتم بەڕێز ئێستا ئەم سنتەرە نزیکی 400 کەسی تێدایە بەڵام بڕۆ بۆ باخچەیەک 400 کەسی تێدایە بڕۆ بۆ چاخانەیەک 200 کەسی تێدایە بڕۆ بۆ هەر شوێنێک دەڵێ نیوەڕۆ بڕۆ بۆ کام دەستگایە دەڵێ ئۆندەی تێدایە ئەم شارە 100,000 کەسی تێدا نیشتە جێیە بەس ناوەندی مرکزی ڕانیە و کارکردن لەگەڵ گەنجان کاری فراوانە و دەبێم هەڵە ناو گەنجان ئەوە بکەین ینی بە شێوازێکی تر قسەی لێ بکەین بۆی بتوانین سنتەرەکان بە قەدر ئەرکی خۆیان پلانیان هەبێت و کاریان هەبێت و کارەکانیان بەو ئاراستەیە بڕوات کە بۆ خزمەتی گەنج و لەسەر خواستی گەنجان خۆشیان بێت. سپاسی خەیدان پێوەندی وەربگرم کاک سۆران بەڵێ مرحبا سەرچاو خوبان سپاس کاک سۆران سپاس کاک بەس دەنگی تەلەڤیزیۆنەکەت کاک سۆران یەک تۆز دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەم کەی مەمنون دەبین فەرموو چاوت خۆش بێ فەرموو تەنام پێشنەرێکم هەیە بۆ کارخانی دەگیرن بۆ مابکەین بەڵێ ئەوەکەمان هەیە دەورێکی کۆمپیوتەری ئەکسپان بۆکەنەوە لە شارەکەدا زۆر زۆر خولی کۆمپیوتەری بەڵێ
بەڵێ قوربان سپاس ئەوزان جێبەری کردو لە خولەکاندا بەڵام لە بەرنامە ئەکسس ئەوزان تایفە نەکراوەتوانی لەی نبیت. بەڵێ کاک سۆران سپاس دەکەم سپاس کاک سۆران پەیوەندیکە سپاس بەڵێ کاک خالید. وەڵا کاک سۆران سپاسی دەکەم ئەم پێشنیارێکی زۆر بەجێیە بە چاوان ئەگەرچی ئەکسس خۆتان دەزانن یەکێکە لە بەرنامە پێشکەوتەکانی کۆمپیوتەر ئێمە هەوڵمانداوە پێشتریش کاری لەسەر بکەین بەڵام لەسەر خودی ئەم پێشنیارە بەسەرەکی نا دەرفەتمان کەمتر بووە و لێت ناشارمەوە لە چەند ڕۆژی ئایندە کۆمپیوتەرەکانی سنتەر دەگۆڕدرێن ئێمە هێشتا ئیش بە کۆمپیوتەری پتیۆم 2 و پتیۆم 3 دەکەین کە زۆر بەرنامە هەیە لە بەرنامەماندا هەبووە بیکەین بەڵام بەداخەوە کۆنی کۆمپیوتەرەکانمان کە چەندین ساڵە دەورەیان لەسەر دەکرێت نەمانتوانی خۆشبەختانە بڕیارە لەم 1-2 ڕۆژەی ئایندە بەشی کۆمپیوتەری سنتەری گەنجان بە تەواوەتی بگۆڕین بە کۆمەڵی کۆمپیوتەری تازە یەکەمین پێشنیار کە بە دڵنیاییەوە کاری لەسەر دەکەین پێشنیاری کاکە سۆرانە و ئەرکی ئێمە دەبێت سوپاسشی دەکەم بۆ پێشنیارەکەی. بەڵێ کا خالید یەکێکتر لە خاڵە بەهێزانی کە لە سنتەری چالاکی گەنجاندا هەبووە چالاکی کە ڕۆک بووە لە شار و شارۆچکەکاندا ئەوەی من لە نزیکەوە ئاگدار بووم ئەم چالاکیە زۆر بەهێزە بوو کە لەم کاتەدا توانی ڕنگدانەوەیکی گەورە بینێ کە لە حەجیاوە داکرا ئەمە تا چەند بەردەوامی هەیە و تا چەند هەوڵدان گرنگی لەسەر ئەمە بدەن. لە ڕاستیدا ئێمە بە هەستکردن بەوەی کە وەک چۆن دەڵێ گەنجانی دەوروبەرمان لە زۆرترین خەون و خولیای گەنجانەی خۆیانەوە بوون بێبەش بوون هەوڵماندا ساڵانە پرۆژەی گەڕۆک دابین بکەین تا ئێستا توانیمان سەرەتا لە چواقڕنە دەستمان پێکرد چوین بۆ چواقڕنا دوجار چوین بۆ حاجیاوە چوین بۆ قەڵاتزێ گەڕینەوە بۆ چوار بۆ حاجیاوە کە دووەم جار نزیکی 1986 گەنج لە حاجیاوە تێدا سوودمەند بوو ئێستا پرۆژەکەمان لە ژاراوەیە ئێستا لە ئیشداین لە پرۆژەی گەڕۆک و خوێندنگایەکمان لەوێ وەرگرتۆ بە هاوکاری مدیر ناحیەی ئەوێ کاگازات کە یارمەتی باشی داوین و چەند مامۆستایەکی خۆبەخش لەوێ هاتن بە دەنگمانەوە ئێستا لەوێ خوێندنگەیەکمان وەرگرتووە و بانگەوازمان بۆی کردووە و ڕێژەیەکی زۆری گەنجی کوڕ و کچ هاتووە توانی ومانە چەند کۆرسێکی زمانی ئینگلیزی لە ژاراوە بکەینەوە کۆرسی کۆمپیوتەر بکەینەوە کۆرسی درومان بکەینەوە دەمانهەوێت لە چەند ڕۆژی ئایندە کۆرسی ڕۆشنبیری گشتی لە ژاراوە پرە پێ بدەین مەبەستم ئێمە لە چالاکی گەڕۆک بەردەوامین لە ڕاستیدا کاکە هونەر دوو خەسڵەت لە ناو سنتەری گەنجان کە حەز دەکەم باسی بکەم ئێمە پێشتر هەوڵماندا ساڵانە ڤیستیڤاڵی کەلەپوریمان هەبێ سێ ڤیستیڤاڵمان ئەنجامدا ڤیستیڤاڵەکانمان ستایلێکی تازە بوو بۆ مامەڵەکردنی گەنج و کەلەپوری نەتەوایەتی خۆی ئاشنابوونی بە ڕابردووی خۆی بەڵام بە ستایلێکی گەنجانە کە مامەڵەکردنی گەنج لەگەڵ هونەری بەکارهێنانی کەلەپور و فۆکلۆری خۆیدا لە خسمەتی سەردەمێکی نوێی گەنجانەدا بێت کە هەم لە ڕابردوەکەی دانەبڕێ هەمیش گەنجێک بێت لە سەردەمەکەی خۆیدا بتوانێت گەشەیەکی باشتر بکات. ڤیستیڤاڵی کەلەپوری سێ ڤیستیڤاڵمان ئەنجامدا ئێستا دیالۆگێکەیە لە ناو سنتەرەکەی خۆماندا بۆی بتوانین پلان دانینەوە لە ئایندەی کارکردنمان ڤیستیڤاڵی کەلەپوری درێژە پێ بدەینەوە و ئیشی لەسەر بکەین لە چالاکی گەڕۆک کە یەکێکە لەو چالاکیانەی لە ڕاستیدا ئیشی ئێمە نییە یعنی ئیشی ئێمە وەکو سنتەری گەنجان وەکو ئەرکی ڕسمی مناڵپارێز دەوامی ئێمە لە ناو سنتەردایە بەڵام ئەوان دەستیان نەگرتوین بۆ هیچ چالاکیەک کە خۆمان پێشنیاری بکەین و گەنجمان لەگەڵ بێ خۆبەخشی ئیشی بۆ بکاو زمینەی بۆ خۆش بکات لەو سۆنگەیەوە پرۆژەی گەڕۆکمان هەڵبژات لە ڕاستیدا ئاسوودەترین ئەو پرۆژانەی کە ئێمە ئەنجاممان داوە پرۆژە گەڕۆکەکانمان بووە تەسەورکە تۆ مانگێک دەچی بۆ شوێنێک لەو مانگەدا ئێمە ئاهەنگی مۆزیکیان بۆ دەکەین کۆرسی ڕۆشنبیریان بۆ دەکەینەوە لە چەندین دەورە مانگێک گەنجەکان ڕادێنین بڕوان پێ بکە ئەو کاتەی کە شارۆچکەکان بەجێ دێڵین و دەگەڕینەوە هەست بە وەک چۆن دەڵێ خەمێکی زۆری سەر ڕۆحی گەنجەکان و تەنانەت کارمەندەکانی خۆشمان دەکەین بەڵام دوجار ئەوە بەوە خۆشحاڵ دەبین کە لای ئێمە ئەمە خاڵی بەردەوامی ئیشکردنە لای ئێمە ناوەستێت و لای ئێمە ئێستا لە ژاراوەین پرۆژەی ئێوەمان تەواو بێ لە کاتی تردا کە هینمان کردین بۆ شوێنی تر خۆت دەزانی هەموو ناوچەکانمان پێویستی بە ئیشکردن هەیە هەموو ناوچەکانمان دێمەوە سەرخاڵێکی زۆر گرنگ کۆرس دەکرێتەوە لە هەموو ئەم شوێنانە بەڵام کۆرسی بێ بەرامبەر ناکرێتەوە یان کەم دەکرێتەوە سروشتی ئیشی ئێمە لەبەرەوەی ئیشی بێ بەرامبەرە یعنی تۆ کە دەچی بۆ شوێنێک ئێمە پێداویستیەکان وەکو سنتەرەکەی خۆمان داوا لە مناڵپارێز دەکەین بۆمان دەگرێتە ئەستۆ دواتر ئێمە بەبێ بەرامبەرە میشە دەکەین واتە لە ژاراوە ئێستاکە زیاتر لە 300 گەنج لە پرۆژەکەی ئێمە بەشدارە
لە هەموو ئەم 300 گەنجەی التیزاماتی 250 دیناری تەبعمان نەخستۆتە سەر هیچ گەنجێکی ژاراوەوە بۆ لەبەرەوەی ئێمە دەزانین ئەم گەنجە ئەوە نییە تۆ التیزاماتی بخەیە سەر بە تا ئەوەی دەبێت زمینەی بۆ دروستکەی ئۆندەی لە توانادا ینی تۆ ئۆندەی پێت دەکرێت هەڵبەت ئێمە زۆر شتمان پێ ناکرێت ینی زۆر خەون هەیە لە لای ئێمە هەیە بەڵام دەسەڵاتمان نییە لەبەرەوەی ئێمە زۆر شەفافین لە قسەکردندا و زۆر لە ئیعلام ڕای دەگەێنین ئێمە مانگانە سنتەری گەنجان بە 500,000 دینار بەڕێوە دەبین ینی من ئەوە لە ئیعلام ڕای دەگەێنم نسریەی ئێمە لە ئیشکردندا 500,000 دینارە 500,000 دینارمان هەیە بۆ ئیشی مانگانەی سنتەرێکە ڕۆژانە 400-500 کەس دێ سەردانی دەکا هەر بە ڕێزێک پێی خۆشە بە بەیانی سعات سێ سەردانی سنتەر بکە ئەگەر 400 کەس لە سنتەر نەبوو بە نمونەهیم کە بەڵام ئەوەی سەرکەوتنی ئیشی ئێمەیە لە سێ خاڵدایە خاڵی یەکەمیان لە شوێنێکدایە کە من بۆ مێژوو سوپاسی زۆری بەڕێز قامی قەزایڕانی دەکەم کە هاوکارێکی زۆری کردین لە دابینکردنی ئەم بینایە و سوپاسێکی زۆری وەزارەتی ڕۆشنبیری دەکەین کە وەختی خۆی لە ڕێگای وەزیری ڕۆشنبیریەوە ئەم بینایە بە شێوازێکی کاتی درا بە ئێمە بە شێوازێکی کاتی بۆی ئیشی تێدا بکەین بەرحاڵ دوو گەنجی خۆبەخش ئێمە لە ناو ئەم سنتەرەدا یەک دنیا گەنجمان هەیە کە حەزی لە ئیشە ڕۆژانە دێ دەڵێ بۆ نامبێ بۆ ژاراوە ینی بۆ نامبێ حەزی لە ئیشە خواخوایەتی بەس ئەوەندا تۆ شتی حیزبی مەخەسەر بۆ مەبەستی حیزبی یا بەمبەستی شخصی تایبەت بەکاری مێنە زمینە بۆ گەنجەکە دروستکە من تەسەور دەکەم یەک دنیا گەنجی خۆبەخش لەو منتیقەی ئێمەدا هەیە کە هیچی کەمتر نییە لە گەنجی شار و شارۆچکە و تەنانەت وڵاتەکانی تریش گەشەی گەنجان لە ناوچەکەی ئێمەدا بەڕادەیەکی باش گەشەی کردووە بەڵام ببوورە لەو ئاستەدا نیە من پێت بڵێم ئێمە توانیومانە کێشەی گەنجی ڕانیە وەکۆی کە پێشتری جەنابەت لە پرسیارەکەدا ڕوونت کردەوە چارەسەرکەین پێمان وایە کارمان زۆر لە پێشماوە پێمان وایە دەبێت زۆر گفتوگۆ بکەین پێمان وایە دەبێت زۆر بەشی تەقزە لە سنتەر بکەینەوە پێمان وایە دەبێت ئەم سنتەرە بکەینە دوجار عینەیەک بۆی بتوانین کاری گەنجانە و گەنجبینی زیاتری تێدا بکەین بۆ ئاراستەیە کە عەقڵی گەنجبینی لە تەک گەنجێتیدا گەشە پێ بڵین سپاسی خەیدان پەیوەندیوەرە گرمو دەکڕێم وەرات کاک بێسون شێمان لەگەڵا زاموا بەڵێ باشتر قوربان بزانم سپاس بەبێ مزامەلە ملێرەوە تەلەڤیزیۆن ڕاستەڵێنی گوڵبارانی کار خەریق قالب دەکەم سپاس قوربان دیانە سەنتەری گەنجانێکی لە سەنتەرانێکە لە شاری ڕانێت بەبێ خەڵکی زۆربەی گەنجان داکردێتەوە تاکە سەنتەرێک بۆ کە ڕەساندن هەموو هەستەکانی گەنجان بووە بەتایبەت لە پشووی هاوینەکە گەنجان لەولانە ڕەحی و ئاواتەکانی خواردن دۆزنەوە بەڵام منێک پێشنیاری سوتم هەیە بۆ کار خالدی بەڕێز زۆردا کۆمەڵێک لاو پێشنیاری دەورەیەک دەکەن بەڵام دەبینی لەبەر ژمارەی کەمی لاوەکان ئەو دەورەیە قبول ناکرێت دا هیوادارم لەبەر ئەو لاوانە زۆر تامەزری ئەو دەورەن بۆ منە دەورەی فارس یاخود هەر دەورەیەکی تر بێ بەڵام دەبین ئەو دەورە لەبەر ژمارەی کەمی ژمارەی ئەو ناوانە قبول ناکرێت زۆر سپاسان دەکەم و هیوادارم پێشنیارەکەم وەرگرن دووبارە خۆشەویست و ڕەزم بۆ سەردەم کارمەندانی سەنتەری گەنجان زۆر سپاس کاک زاموا سپاس بۆ پەیوەندیەکەت کاک شەماڵ بڵێ ئەلو چۆنی باشی سەرچاو قوربان سەرەتا دەستخۆشی بەرنامەتان دەکەم سپاس کاک شەماڵ هیوادارم بەرنامەی لەو شێوەتان زۆر بێت کە بازدا چۆن دەڵێ بازدا ئەو چارەکانەی کارخانەی باسییان دەکات بۆ سەنتەری گەنجان کە خزمەتێکی زۆریان بە گەنجانی شاری ڕانیە و دەوروبەری کردووە بەڵام من چەند تێبینیەکم لە ساتانی کارخانەی هەیە بەڵێ کەمانەوەیە کە دەڵێت ئێمە نێش پێشوازیمان داناوە تەنها باز بۆ پێشوازی خەڵک بەڵام ئێمە وەک کوڕەخراوە شڵانیەکە لەسەر تەناشتان بەرزەرمان کردو ئەسڵان ئەچوونە بارەکە ئەو سەنتەرێوان دەڵێتمان لێنەژیرا و بەخراتشیمان نەکراوە کە ڕۆژتیشین کەس نەبووە کە بڵە بەخێریش تەنەماوە بەڕاستی یعنی تێبینیە بە سەفەکانی کەوا دەڵێن ئەمان ئەوە بۆمان ئاینە بکە بڵە وڵای کاک شەماڵ کاک شەماڵ کاک شەماڵ ببوورە کاک شەماڵ خوا کاتێک کە چووی بۆ سەنتەری گەنجان کەس بە خێراتی نەکردووی پێشوازی لێ نەکردووی نا ئەو سارە نەبوو سەلامان کردو کەس نەبوو بڵە بەخێرمان کە ڕۆژتوشین کەسی نەبوو کاکە بەخێرسنی ئەوشتانە بەڵام ئەوە کێشەیەک نابێ باش ئێمە ڕوبەرۆکە خالی دەکەینەوە بەڵام دوزار کە سەنتەرێک هەیە و ماڵی گەنجانە ئیتر چ پێویست بەوە دەکات کەسێک بڵێ بەخێر بێ و کەسێک بڵێ خواحافیز و تۆ سەنتەری گەنجان هەیە ماڵی خۆتە و ماڵی دووهەمی خۆتە سەردانی دەکەی ئیتر دەڕۆی جان ئەمە وەکو ڕێکخراوەکان داوەت لابووم بووەکانە وەکو ڕێکخراوەکان
هەموو کوڕەکراوەکان هەموو شخصی گەنجێک خۆم ناڵم کاتمەوێ ئەمە کەسەدانی وەکو داوەداوای بۆمە دەنێرن وەکو چەندانکردنەوە فەرقێکی لەوەی لە گەنجێک دەچێت بۆیەکانە. بەڵێ قوربان سوپاس کاک شەماڵ. حاڵشکا ئەوەیە کە بەڵێ داخل باشەوەی هەز گەنجێک کە دەبینرێت لە میدیاکاندا یاخود لە کەناڵە ئاسمانەکاندا مقابلە دەکرێت گەنجێکی ڕۆشنبیری ئەو گەنج تەنها لە ڕانیە سەری هەڵداوە و لە سەنتەری گەنجانەوە بەڵام بەداخۆ ئەوە ژوانیە ئەمە چکە لاوانەیە لە زۆربەی شوێنەوە کاک شەماڵ عەفوم کە کاک شەماڵ تخوا کاک شەماڵ ببوورە تخوا من لە بەرنامەکە دانیشتوم بەرامبەری دانیشتوم کاخاری دێکێک لە قسەکان تاکیدی لێ کردەوە وەکتی ئەم شانازیە کە گەنجی ڕۆشنبیری ڕانیە هەیە شانازیەکەی تەنها بۆ سەنتەری گەنجان نییە بەڵکو تەنها ئێمە پشکێکی کەممان بەردەکەوێت ئەمە هەر بۆی کە وەکو ڕاستکردنەوەیەک بێ چونکە من خۆم لە بەرنامەکە لەگەڵی دانیشتوم و ئەمە قسەی کاخاری بۆی ساش خۆشی وەڵامی دەبێت بۆ جەناب. بەڵام کاخاری تاکیل لەوە دەکاتەوە دەڵێت ئەم شانازیە ڕاستە بەشێکی بەر سەنتەری گەنجان دەکەوێت بەڵام هەموو شانازیەکە بۆ سەنتەری گەنجانی ئەمە خۆی لە بەرنامەکەدا تاکیدی لەوە کردەوە کاک شەماڵ. نازانم هەموو ڕۆژێ داوامان بۆ شێوەیە و هەموو ڕۆژێ 400 گەنج ئەگەر هەموو ڕێکخراوە سەنتەرێکی گەنج هەموو ڕۆژ 400 گەنجەکانە کۆ بێتوانێ بەداخۆ لاوان عیبەکان کەسێک بەدەستەوە نەمانێت. کاک شەماڵ سوپاست دەکەم دوجار من یەکێک لە پرسیارەکانم ئەوەیە دێنە سەر زۆری ڕێکخراوەکان کە خۆزگە هەموو ڕێکخراوەکان وەکو سەنتەری گەنجان بوانێت دوجار پێم وایە وەزی گەنجان جۆرە دەبوو سوپاس بە پەیوەندیەکەی جەناب و دواتر دێنە سەر وردیاتی ئەم شتانە. سوپاس کاک شەماڵ شەوێکی شاد بۆ جەنابەت. کاک خەلیل ئەوەی کاک زاموا کە دەڵێت زۆرجار هەیە کۆمەڵێک دەورات دەکرێتەوە بەڵام ئایا دەورەی وا هەیە کە زیاتر من بەستی ئەوە بوو کاتێک کە دەورەیەک دەکرێتەوە پێشتر خواستی گەنج وەردەگیرێت دواتر دەورەکە دەکەنەوەیەوە؟ وەڵام من سپاسی کاکە زاموا دەکەم سپاس بە خۆشەویستیەکەی دوو ڕوونکردنەوە هەیە یەک ئێمە لە سنتەر تەمەنێکی دیاریکراو هەیە دەبێ و زانیاری زیاتر بدەم تەمەنێکی دیاریکراو هەیە کە ئیشی لەگەڵ دەکەین 15 بۆ 30 ساڵ واتە ئیشی ئێمە لە ناو سنتەر کاتەکەی دیارە کەسێک گەر بێت تەمەنی 13 ساڵ بێ داوای لە بردننی لێ دەکەین کە ناتوانین بۆ لەبەرەوەی ستایلی کاری ئێمە وایە خاڵی دوو هەموو دەورەیەک پێویستە لە سنووری 10 بۆ 15 کەسدا بێت چونکە تۆ مامۆستای بۆ دادنەی پێداویستی بۆ دادنەی کاتی بۆ دادنەی بەڵام من لە خەمی جوانی کاکزاموا تێدەگەم کە زیاتر مەبەستی ئەوەیە بەشێکی زۆری گەنجی ئەم شارە هەیە بە نمونە ئێستا حەزی کۆرسی زمانی فارسی هەیە یان کۆرسی زمانی عەرەبی هەیە داوای ئەوە دەکات ئێمە زیاتر گەشە بۆوانە بدەین من پێشنیارەکەی بە چاوان وەردەگرم لەبەرەوەی من لە سەرەتای قسەکانیش داگوتم کاری ئێمە کارێکی کۆنکریتی نییە کاری ئێمە مانگانە بەردەوامە مانگانە لەسەر پێشنیاری گەنج لەسەر داوای گەنج لەسەر مامەڵەکردنی گەنج ئێمە قەراری ئیشکردن دەدەین بۆیە بە چاوان من دڵنیایی دەکەم بەڵام نابێت لە 10 کەس کەمتر بێ ئەمە ستانداری بەداخەوە ستانداری کاری ئێمەیە کە ئەمە من دامنە ناوە ستانداری کاری سەرەکی سنتەرەکانی گەنجانە لە کوردستاندا بۆ کاک شەماڵ لە ڕاستیدا من نازانم ینی ڕەنگە خودی ئەوە تعبیر بێ لە ئاستی هوشیاری ئەو کە بڵێ بەخێرهاتنم نەکراوە ینی پێی وابێ ئەمە گرفتی سنتەری گەنجانە کە هاتووە و کەسێک نەیگوتووە بەخێرێ بە هەر حاڵ من لێرە بەخێرهاتنی دەکەم کە بۆی نەکراوە دوو سەبارەت بە 400 گەنج من دەڵێم دەتوانێت سەردام کە دەتوانێت هەموو کەسێک بنمونە من ئەمە لە بەرنمەیەکی ڕاستەخۆ قسە دەکەم دەتوانێت بەیانی سعات 3 دوو بەیانی هەر ڕۆژێک دێ بابێ بێبی بینێ ئەگەر پەیمانگایەکی گەنجی نەدی ئەگەر ڕەوەندێک گەنج نابینێ لە ناو سنتەری گەنجاندا کە دەهێوێ کار بکە کە بە کەرەستەی زۆر کەمیش دەهێوێ کار بکە بڕوان پێ بکە مامەستا ڕێبازمان بە نمونە دەیهێنمەوە لە بەشی شێوەکاری بە نمونە من دڵنیام ئێستا بەشێکی زۆری خوێندکارانی شێوەکاری ئاگان لێیە لەگەڵ کۆمەڵێک گەنجەکان هەمووی بەخۆ بەخشی وەڕەقە دێنن قەڵم دێنن ئەوە دێنن ئەمە هینی من نییە ئەمە ڕوحی گەنجی ئەم شارەیە من تەکید لەوە دەکەمەوە سپاس بۆ ڕوونکردنەوەکەی جەنابێت کە گوتم گەنجی ڕانیە مەبەستمەوە نییە من گوتم ڕانیە لە چاو هێندێک شار و شارۆچکە گەشەیەکی باشی بەخۆیەوە دیوە بۆیە قسەکان بە خۆی وەربگیرێ باشە کاکە من مامەڵایەکی زۆری کۆنتاکتم لەگەڵ شار و شارۆچکەکانی تر هەیە برادری بەڕێز دەچینە قەزای ترەوە تۆ هەر لە دەوروبەری خۆمان مەڕوانە دەچینە قەزای ترەوە کە دەڵێ لە ڕانیە بە نمونە 5 کەناڵی تەلەڤیزیۆنی و 5 کەناڵی 6 کەناڵی رادیۆیی و بە نمونە 2 گۆڤار و 2 ڕۆژنامە و چەند وێبسایتی ئەلکترۆنی و 75 و خەڵکی ئاوا و چەند کتێبخانە و لە هیچ شوێنێک لە کوردستان ئەمە نییە ئیتر ئەمە ڕاستیە من چی بکەم
ئەمە ڕاستیە کە لە ڕانیە تاقە قەزایە بە نمونە کتێبخانەی ئەهلی کە ئەمە ناکاتە ئەوەیە کتێبخانەی ئەهلی لە هەموو شارۆچکەیەک زیاترە، خوێنەری لە هەموو شوێنێک باشترە. هەمووان بەڕێزانەی ئەگەر دێن لێرە پێشنگای کتێب دەکەنەوە دام بەوە دادنێن کە خوێنەری ڕانی خوێنەرێکی زۆرە، بەڵام ئەوە بۆ معنانیە گەنجی ئێمەش فریشتە بێ بەخۆمەوە، نا ئێمە کۆمەڵک کارمان لە پێشا، ئێمەش بەشێک لەو ئەرکە دەگرینە ئەستۆ، بەڵام دڵنیاتان دەکەم و لەسەر ئەو ڕایی خۆم سوورم گەنجی ناوچەکەی ئێمە بەگشتی لە ئاستێکدایە ئێستا لە چاو ساڵانی ڕابردوو گەشەیەکی زۆر باشی بەخۆیەوە دیوە، ئەو گەشەش ئێمە شانازی بەوە دەکەین کە بەشێکمان گرتوتە ئەستۆ و لەسەر بەشێکی کارمان کردووە، چونکە تەکید دەکەمەوە گەنجبوون مەسەلەیەک نییە لە بۆتەیەکدا قەتیس بکرێ، لە سنتەرێکدا چوارچێوەی بۆ دابدرێ. گەنجبوون ئاستیشی فراوانە، پەیوەندی بە گەڕەکەوە هەیە، پەیوەندی بە خوێندنگاوە هەیە، پەیوەندی بە سنتەرەکانەوە هەیە، پەیوەندی بە هەموو جونگە سەرەکیەکانی ناو کۆمەلگا و شارەکەی خۆتەوە هەیە، چونکە دوجار ئیتر بە نمونە ئەگەر ڕانیە بڕیار بێ 100,000 گەنج بێ بەپێی ئامارە کۆمەڵناسی و ئامارە بیداییەکانی بواری ئەوەی کە هەتا ئێستا هەیە، گەنجان زۆرترین ڕێژن لە ناو توێژەکانی کۆمەڵدا. بە واتایە نزیکی ئەگەر 100,000 کەس لە ڕانی هەبێ نزیکی 40,000 گەنجمان لەو شارەدا هەیە، چونکە دوجار ڕێژەی گەنج لە هەموو وڵاتێک زیاترە، بۆ لەبەرەوەی گەنج لە تەمەنی لای ئێمە لە 15 ساڵیەوە ئێمە ئیشی لەگەڵ دەکەین تا 35 ساڵی، ینی ئەمە یاسایە و ئەمە ڕێژە زۆرترین فیئەی کۆمەلگا بەخۆیەوە دەگرێ. بەرحاڵ قسەکە لەوە کورتکەمەوە سنتەرەکەی ئێمە ناوەندێکە بۆ کارکردن لەگەڵ گەنجدا و ئێمە بە کەس ناڵین وەرە، بە کەس ناڵین لە ڕاستیدا، لەبەرەوەی سروشتی ئیشی ئێمە دەرگای سنتەرمان کراوەیە، هەر کەسێک بێت ئەوێ ماڵی خۆیەتی، ئەوێ ماڵی خۆیەتی. گروپێکی شانۆکار لە چەند ڕۆژێکە هاتوون ئەسڵەن لەگەڵ من قسەیەشان نەکردووە، بڕوان پێ بکە، خۆیان دێن کۆرسیان هەیە، دوێنێ دەرگایەکەم کردەوە بینیم پرۆڤیان دەکرد، تەنها شتێک کە بینیم لە خۆشحاڵیان دوای وەیەکێکیانم گوتم دوایی دەمێ گروپەکەتان ببینم، بەس حەز دەکەم خۆیان حەزیان لە ئیشە بنمونە، ئەم حەزە لە ئیشە هەوێنی باشە بۆ ئیشکردن. من ئیشم بە ڕێکخراوەکانی تر حرمەتم بۆ هەموو لایەکیان هەیە، بەڵام سنتەری گەنجان ستایلی ئیشی ئێمە جیاوازە لەو ستایلی ئەو ڕێکخراوانەی کە پێیان وابێت، ئیتر ینی هەر کەسە بە شوێنی خۆی و هەر کەسە بە کات و جێگە و ئامانجی خۆی. کاخەری دەگەڕێم وڵات بام پەیوەندە ژۆر بگرم. باوکی محەممەد بەڵێ، دایکی محەممەد ئەفوو دایکی محەممەد بەڵێ بەڵێ باشە بۆ ڕۆژێ ئەوە نییە بەرنامە تەلەڤیزیۆنی چۆن دایکی محەممەد تێنەگەیشت پرسیارەکەم بەڵێ هەرچەند بین لە کاتی ئەوەیدا نییە بەس مەبەستم کە ڕۆژانە بۆ تەلەڤیزیۆن نییە، یعنی مەبەستت پەخشی تەلەڤیزیۆنە؟ بەڵێ ئەها بەڵێ بەڵێ باشە قوڵ. سپاس دایکی محەممەد، سپاس بۆ پەیوەندەکەی جەنابەت. دیارە ئەمە ڕەبتێکی بە بەرنامەکەەوە تەوەری بەرنامەکەەوە نییە، بەڵام ئەگە هەر وەڵامێکی سەرەتایی بدەمەوە دیارە ئێمە پەخشی خۆمان هەر لە شەوانەدایە و لە ڕۆژانەدا پەخشمان نییە و هیوادارین ئەم پەیوەندیانەی کە هەیە زیاتر پەیوەندیان بە ناوەڕۆک و ڕەبتی بەرنامەکەەوە هەبێت. سپاس دایکی محەممەد، سپاس بە پەیوەندەکەی جەنابەت. و دایکی محەممەد ئەگەر بکەین بە دوا پەیوەندی بەرنامەکە لەبەرەوەی کۆمەڵێک تەوەر و گرنگمان ماوە بۆی کە قسەی لەسەرکەین و فریام هەموو شتانە بکەوین. سپاس بۆ بەڕێزانی کە پەیوەندیان کرد. بەڕێز کاخاریت یەکێک لەو شتانەی تر کە بەڕاستی لای من سەرنجە ئەوەیە کە بە خۆت لە کۆتایی قسەکانتدا باسی بوونی ڕێکخراوەکانت کرد. کاخاریت وەکو بەرپرسی سنتەرێکی گەنجان ناکە بڵێن لەم ڕوانگەیەوە خۆی بەرپرسی سنتەرێکە و قسە دەکات، بەڵام وەکو گەنجێک وەکو ڕۆشنبیرێک کە ممارەسەیەکی زۆر و تەمەنێکە لە ناو کاری ڕێکخراوەوەی ئیتر گەنجاندایی هەز ناکەی بوونی ئەو هەموو ڕێکخراوە 2000 گرفت بێت بەرمونە هەر لە شاری ڕانیەکە بگرین، یعنی کۆمەڵێک ڕێکخراوی گەنجانمان هەیە بەداخەوە تەنها هەر احترامن هەر بەناو ڕێکخراوە ئیتر کارێکی نییە بۆ گەنجان. هەز ناکە ئێمە ئەزمموی کۆمەڵێک کاری تریش دەشێوێنێ یا ناشیرن نەکا بە زەرۆ لە زۆرەکان. بەڵێ یعنی 2000 زەرورە بوونی ئەو هەموو ڕێکخراوە کە ڕێکخراوێکە بەڕاستی بێناوەڕۆکە و کاری نیە و چالاکی نییە. یەکێک لە گرفتە زۆر سەرەکیەکانی کۆمەلگای ئێمە بەداخەوە تا ئێستا نەبوونی یاسایەکی زۆر ڕۆشنە بۆ ڕێکخراو
کارەکانی ڕێکخرا و ئامانجەکانی ڕێکخرا و هێشتا پەیڕۆ و پرۆگرام و هێشتا دامەزراندنی بەشێکی زۆری ئەم سنتەر و کۆمەڵە و ڕێکخراوانەی کە بەداخەوە لە کوردستان بەگشتی هەیە لەو ستایلە کۆنە پارێزە تەقلیدیە وشکە بەحتە ڕقە تەقەیە کە زۆر بەداخەوە کەمترین مەجای کردوتەوە بۆ مۆنیتەری لە ڕاستیدا یەکێک لە ترسناکترین مەسلەیە کە ئێستا لە کوردستان لە بواری گەنجاندایە بوونی ڕێکخراوێکی بێشمارە بە ناوی گەنجانەوە و ئەگەر ناو ڕانی خۆمان وەربگرین بە دڵنیاییەوە من ببوو لە ناوی هیچ ڕێکخراوێکە نایەنم بەڵام دەزانین و دەبینین بەداخەوە بەشێکی دەکرێتە پرۆژەی کاسپیکردن ینی پرۆژەی پارە پەیداکردن من بە ئەسفێکی زۆرەوە ئەو قسەیە دەڵێم لەبەرەوەی زۆری و بۆری ڕێکخراوەکان نەبوونی مۆنیتەریەک لە سەریان نەبوونی پلانێکی دیار بۆ کارکردنیان و تەنانەت کە بپرسی لە دەرگایان ینی تۆ گەنجێک بنێرە چونکە من هەمیشە لەو وەتەرانە ناچارم زۆر بە ڕاشکاوی وەڵام دەمەوە کاکە من ڕۆژانە بەردەوام لەگەڵ بەشێکی زۆری گەنجەکان کە دێن بۆ لامان دەڵێن دەرگایان داخراوە من ناڵم هەمویان تکایە بە ئەو قسەی من بە هەڵە نەڕوا من دەڵێن بەشێکی زۆریان بەداخەوە ڕێکخراون نەسریان هەیە شوێنیان هەیە کرێخانویان هەیە ستافیان هەیە ئەوەیان هەیە بەڵام دەرگای داخراوە بە ئارەزووی خۆی ڕۆژی سعاتێک نیو سعات دەچێت دەرگاکە دەکاتەوەی ئیشی گەنج ئاواناکرێ ئیشی گەنج لەسەر ئەساسی پلان دەکرێ ئیشی گەنج ئیشێکی زۆر مەیدانیە ئیشی گەنج ئیشێکە مامەڵەکردنە لەگەڵ خواست و ویستی گەنجانە کە دوجار ئەمە گەنجەکە خۆیەتی دەبێ لە ناو پرۆژەکەدا ڕۆڵی سەرەکی ببینێ ئەنی ئەمە من نیم ئەوەی ڕۆڵ دەگیرە لە ناو سنتەردا ئەمە گەنجەکان خۆیانن لە ڕاستیدا هەمویان بەڕێوەری ئیشەکەی خۆیانن من وەکو پۆستێک بەڕێوەری سنتەری گەنجانم بەڵام دوجار هەموو بەشەکانی ئێمە بەڕێوەری سنتەری گەنجانە ستایلی کارکردنی مەیدانی لەگەڵ گەنجدا لە خزمەتی پرۆژەی گەنجبووندایە لە ڕاستیدا بوونی ڕێکخراوی زۆر و زەبەند لە خزمەتی پرۆژەی گەنجاندانیە ئاسایی ڕێکخراوی زۆر و زەبەند هەبێ بەڵام لە سیڤی کاردا لێک جیاواز بێ بەڵام لە ئامانزدا لێک جیاواز بێ بەڵام ئەو بێ بڵێ من شتێکی تازە دەکەم نمونێکی سادا من زۆر جار کچێکی بەڕێز هاتە لام وتی ئەرێ خولی قاپشوردن نەبڕایەوە ئەم قسەیە قسێکی زۆر جوانە لە لای من مەبەستی خولی قاپشوردن نەبوو بۆەوەی کە سنتەرەکان کردویانەتەوە ئەمە ڕەمزە بۆ کۆمەڵێک خول ینی ڕەمزە بۆ کۆمەڵی خل ئەرێ نەبڕایەوە ئەرێ تۆ سنتەرێکی ڕۆشنبیری بە حساب ئەرێ خولی قاپشوردن ئیشی تۆ نییە کاکە تۆ کۆمەڵێک بواری تر هەیە لەم شارەدا ئیشی لەسەر بکەی ئەمجار تۆ چۆنیش ئیش دەکەی بچی پارەش وەرگری لێیان چۆن پارەش وەرگری مامۆستایەک دێنن بەنمونەیەشی 25,000 دینار 50,000 دینار وەردەگیرێ پارەی مامۆستایەکە دەدەن سنتەرەکەش ماژی 12 گەڵای بۆ دەمێنێتەوە ئەمە کاسپیکردنە ئەمە ئیشی مەیدانی نییە لەگەڵ گەنجدا من پێشنی ڕای من وایە تا چەند سنتەرەکان زۆر بن باشە بەڵام ئوسلوبی کاریان لێک جیاواز بێ بەڵام ئوسلوبیان بۆ گەنج بێ بەڵام ئوسلوبیان بەرژەوەندی تایبەت نەبێ بەڵام لەسەر ئەساسی پلانەوە بێ بەڵام ئەم ڕێکخراوە مۆنیتەری دەوڵەتی بکرێ یعنی مۆنیتەری حتا ناوخۆیی بکرێ ڕێکخراوێک بێت مەیدانی کار بکات لەسەر ئەو جونگە سەرەکەی کە خۆی وەریگرتووە نەک لەسەر مەزاجی فلان و فیسار پێویستە هەموو سنتەرێک شوناس و گوتاری کارکردنی دیار بێ من لێرەوە دڵنیام جگە لە سنتەری گەنجان چەندین ڕێکخراوی باش لەم شارەدا هەیە ببوورە و ئێمە درک بە هاوسۆزیان دەکەین درک بۆ دەکەین کە هێشتا هەمومان بەشێکی زۆری ئیشمان لە پێشماوە کە بیکەین بەڵام خۆ ئەگەر هەموو ئەو ڕێکخراوانە بە مەیدانی ئیشیان لەگەڵ فیئەکەی خۆیان کردبا من دڵنیام کێشەکەمان کەمتر دەبەوە ئاخر من دڵنیام کاکە تۆ ناکرێ تۆ لە شارێکدا بنمونە نزیکی 48 ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی هەبێ بە ناوی NGOوە مانگی نەسریە وەردەگرێ مانگی ئەمە بە داتا ڕێکخراوە دەی آخر ڕۆژنامە نووسێک با ڕۆژێک بچێ بنمونە لە دەرگاکان بدا بڵێ ئەرێ کاکە ئەمە چییە بنمونە لەگەڕ احتیراماتی زۆرم بۆ سنتەرە باشانەی کە لە زۆر بواردا کار دەکەن و لە زۆر بواریشدا خزمەت دەکەن سپاس خەرید تم دوا پەیوەندی بەڵام با کاک سۆران محەممەد جوەر بگرم ئیتر ئەمە دەکەینە دوا پەیوەندی کاک سۆران محەممەد بڵێ کاک سۆران بەڵێ کاک سۆران شەو باش شەو باش قوربان باش کاکنر سەرچاو قوربان سەرەتا دەستخۆشتان لێ دەکەم بۆ ئەنجامدانی بەرنامەیە سپاس کاک سۆران ئەلۆ بەڵێ کاک سۆران قسە بکە فەرموو سەرەتا دەستخۆشتان لێ دەکەم بۆ ئەنجامدانی بەرنامەیە سپاس کاک سۆران دەستخۆشی لە بەڕێز کاک خالید دەکەم بەسپرسی سنتەری گەنجانی ڕانیە بەڕاستی من لەسەر قسەکانی کاک خالید هەندێک تێبینی یان تێبینیم بۆ دروست بوویست باسکردنی ئەو کاری چالاکیانە بەڕاستی بوونی سنتەرێکی گەنجە شارەدا ئیشیوی خودکاری خدمەتکردن بە گەنجان
تەلاشە بۆ گەنجان وشاکردنەوەی گەنجانە لەڕێی ڕۆشنبیری یاخود دەرخستنی و توانانیان هەیەە لێدا ئەوەی بەسمە ئەوەیە و ئەوەی بوت تێبینی بەلامەوە بەڕاستی ڕێکخراوی تریش هەیە ئەم شارەدا ئیشیان کردووە کە جێگای ئاماژە پێدانە بۆ چالاژانەی ئەوان ئەنجامیانداوە هیوادارم هەمومان کە ئیشێک دەکەین بە خۆمەت شارەکەمان بێت و لە کار و چالاکی ڕێکخراوی ترکەم نەکەینەوە هیوادارم بەردەوام لەسەر چالاکانی ئەنجامیدەن و زۆر سپاس شۆشان سپاس کاک سۆران بۆ پەیوەندیەکەی جەنابیشت بەڵام بەر لەوەی مەلا کاخالید ڕوونکردنەوەیەک بۆ جەنابیشت دیارە کاک سۆران دوا پەیوەندی بەرنامەکەی ئەم شاومان بوو بەڕێز کاک سۆران دیارە کاخالید کە کاتێک قسە دەکات بەڕێز کاخالید وەکو بەڕێوبەری سەنتەری چالاکی گەنجانی ڕانیە بانکراوە نەک وەکو نوێنەری ڕێکخراوەکانی تر و بە دڵنیایەوە گەر بستە سەرکار و پرۆژەی بەرنامەی کاری ڕێکخراوەکانی تر بەنمونە ناوی ڕێکخراوێک بێنێتەوە بڵێ ئەم ڕێکخراوەکاری کردووە من بە زۆر وەک پێشکاری بەرنامە ڕەنگە کاخالید ڕابگرم و بڵم کاخالیدەوە پەیوەندی بەرنامەکەەوە نییە بەڕێز کاخالید ئەم ڕۆک و بەرپرسی سەنتەری گەنجان قسە دەکات و ئەوەندە ئێمە ئاگادار بین لە کار و قودسیەت و مقدسی ڕێکخراوێکی کەم نەکردەوە و لە بەشێکی زۆری دەسەوازەکانی لەگەڵ ڕێز و احترام و بەشێک لە ڕێکخراوەکان سپاس کاک سۆرانەوە دیارە سەرنج و تێبینی خۆتەوە کاخالید قسەیەکی تایبەستێ فەرموو زۆر سپاس وەڵام من لە دوا قسەمدا کە پێشتر کردم باسیەوەم کرد بتم کۆمەڵێک سنتەری باشێ لەم شارەدا ئیش دەکات پێدەچێت کاک سۆران تەرکیزی لەسەر و قسەی من نەکرد بێ من کاک سۆران و دەستخۆشی لە هەموو ئەم سنتەرانە دەکەم لە ڕاستیدا خۆمان لە 13 و 14 پێویست ناکە ئیشارەتی بۆ بکەین ئەم سنتەرانەی ئەگەر زیندون دیارن و شوێندەستیشیان دیارە من دەستخۆشیان لێ دەکەم و من ئومێدی ئەوە دەکەم دوجار ئەو ئەرکە هەمومان بیگریناستەوە کاکە هوەر لە وڵاتانی پێشکەوتو لە شارێکی زیندوو بۆی ئێمە ئیش بۆ گەنجێکی فراوان بکەین لە ڕاستیدا ئەم سنتەرانە هەر لە بنەمادا خۆ سنتەری گەڕەکن دەبێت لە گەڕەکە بن بۆ لەبەرەوەی گوتمان ئەم شارە گەنجی زۆرە تا سنتەر هەبێ خراپ نییە بەڵام سنتەرێک مەیدانی بێ بەڵام سنتەرێک ئیش بکە من قسەم لەسەر ئەم سنتەرانەیە کە ئیش ناکەن نەک ئەم سنتەرانەی کە خزمەتێک دەکەن کە پلانێکیان هەیە کە کارێکیان هەیە من دڵنیام لەم شارەدا کۆمەڵک سنتەر و ناوەندی باش هەیە کاری کردووە و قسە ئەو وتەیە دووارە دەکەم و مانگ لە 13 و 14 پێویست بە ئیشارەت ناکە بەڵام حەقی خۆشمانە هەمومان ڕخنەی زۆر تند لەو ناوەند و سنتەرانە بگرین و ئەگەر سنتەری گەنجان بەیانی ئەم دەرگایەدا بخا من لە گەنجی ڕانیە دەڵێم و پێی دەڵێم با قبول نەکە لەبەرەوەی ئەوە ماڵی ئەوە پێویستە ئەم دەرگایە بکاتەوە بۆی خزمەتی بکە و ئەو سنتەرانەی تریش کە ئیشیان بۆ گەنجە پێویستە دەرگایان بکەنەوە بۆی خزمەتی گەنج بکەن چونکە هەمووی بە ئێمە ناکرێ با ئەو لە شوێنێک بکە ئێمە لە شوێنێک ئەو لە شوێنێک دوجار ئێمە هێشوێکی ترین پێمان وایە یەکتری تەواو دەکەین یعنی ئێمە خۆمان بە جیاواز لەوان نابینین نا من پێم وایە کۆنتاکتێکی پەیوەندیەکی وەک چۆن دەڵێ ئۆرگانی پەیوەندیەکی کاری پەیوەندیەکی جددی لە نێوانی هەموو ئەو ڕێکخراوانەدا هەیە کە بە زیندوی کار دەکەن احتیراماتی زۆرم دووبارە دەردەبڕمەوە بۆ سنتەرانەی کە بە مەیدانی ئیش دەکەن بەڵام لەسەر ڕۆشنبیرانە لەسەر گەنجانە لەسەر هەموو کایەکی ئەو کۆمەلگایە ئەوانەی کاسپیش بە پرۆژەی گەنج و هوشیاری گەنج و ڕۆشنبیری گەنجەوە دەکەن و دەرگایان داخراوە لێیان بپرسرێتەوە و سنوورێکیان بۆ دابنێت کاخالید وەکو چالاکوانێک لە بواری گەنجاندا من دەمەوێت کۆمەڵێک لە کۆتایی بەرنامەکەدا دەمەوێت کۆمەڵێک شتێک قسەی لەسەر بکەین کاخالید ئێمە لە وڵاتێکدا دەژین گەنجێکی زۆرمان هەیە وەکو جەنابیشت ئاماژەت پێدا بەڵام ئەم گەنجە زیاتر گەنجێکە ئیتر ڕەشبینە ڕەنگە هیوای بە کۆمەڵێک شت نەبێت تۆ تا چەند گەشببینی بەم ڕەشبینی گەنجان ینی دوجار من یەکێک لە میوانانەی کە یەکێک لە بەرنامەکان باسم کرد پێی وابوو کە 2000 ڕەشبینی ئیجابیاتە گەنجێکمان هەیە کە ڕەشبین بێ بەرامبەر کۆمەڵێک بارودۆخ و پێی وابێکم ئەم بارودۆخە نابێیان بە جۆرێکتر بێت بەڕێز وەکو چالاکوانێک لە بواری گەنجاندا پێ دوای ئەم بارودۆخە بەرەوەی شوێ دەڕوات وە هەموو ڕەشبینی گەنجانی ئێمە کە هەیەە ڕەنگە بەرامبەر کۆمەڵێک شت ڕەشبین بێ ڕەنگە کۆمەڵێک شت ڕەتکاتەوە و کۆمەڵێک شتێ بەلایەوە گرنگ نیە لەم وڵاتەدا ئایا سەرنج و تێبینی لەسەرەمە لە ڕاستیدا گەنج گەشببینی و ڕەشببینی گەنج پەیوەندی هەیە دووبارە بۆ گفتوگویانەی پێشتر کردمان بە دیوێکی تردا ئەرکی سنتەرەکانە کار بکەن بۆ ئەوەی گەنج بتوانێت لە مەیدانی خۆیدا کار بکات کاتێک گەنج لە مەیدانی خۆیدا کاری کرد ئەم گەنجە گەشببینە ئەم گەنجە ئیرادەی هەیە من گەنج هەمیشە ئەو قسێت هین دەکەمەوە دووبارە دەکەمەوە ئەم تاقەی لە گەنج هەیە هوەرێک هەیە چۆن ئاراستە دەکردرێ ڕەشببینی گەنج ئاساییە بە نۆرماڵی بگرین بەس ئاسایی نیە بکرێتە نەریت ئاسایی نیە ڕەشببینی حاڵەتێک بێت لە گەنجدا گەنج بۆ خۆی یعنی گەشببینی گەنج یعنی ئیرادە گەنج یعنی ململانێ گەنج یعنی بەرەنگاربوونەوە گەنج یعنی خەوڵدان گەنج یعنی چۆن بەگشت مەحاڵدا دێتەوە خۆ یەکێک لەو شتانەی کە هەمیشە لەسەر گەنج پێویستە کە چۆن جیاواز دەبێت لەنەوەی پێشتری خۆیدا بەڵام ئەمە بەچی دەکرێت بە بۆچوونی من بە دوو
بنەمای زۆر سەرەکی دەکرێت یەکیان پێی دەوترێت گەنجەتی کە چۆن ئێمە دەتوانین خاوەنی عەقڵێکی گەنجانە بین گەشببینی گەنج و ئیرادەی گەنج بەشێکی زۆری پەیوەندی بە ئاستی ڕۆشنبیری گەنجەوە هەیە کە دەبێت لە بواری فکریدا کە دەبێت لە بواری تێگەیشتنی لە بەرامبەر ژیاندا لە بەرامبەر خۆیدا لە بەرامبەر شارەکەیدا لە بەرامبەر ماڵەکەیدا لە بەرامبەر چیدا ئەم گەنجە ڕۆڵی هەبێ ئەنی ئەوەی بە عەرەبی دەڵێن مەحەلی لە عێرابدا لە شوێدایە ئەوەی کە لە عێرابی عەرەبیدا دەهێنرێتەوە سنتەرەکان ئیشیانەوەی ئەم زمینە بۆ گەنج دروستکەن یعنی حاڵەتەکە تەبیعیە من لەگەڵ میوانەکەی پێشترت دابووم کە گوتوویەتی حاڵەتەکە تەبیعیە ڕەشبینی گەنج لەبەرەوەی دوجار ئەمە لە سروشتی گەنجا ڕنگ دەداتەوە بەڵام ئاسایین ئیشی گەنج سنتەرەکانی گەنجان و ئیشی کەرتەکانی گەنجان و ئیشی ناوەندەکانی گەنجانە ڕەشبینی گەنج بۆ گەشببینی ئاراستە بکەن ئیشیانە چۆن لە ناو ڕەشبینیدا هیوای گەشببینی دەدۆزنەوە ئیشنیانە چۆن ڕەشبینی دەکەنە پرۆژە چونکە خۆ ڕەشبینی بە دیوێکی تریشدا بیرکردنەوەیە لە گەشببینی خۆ بە دیوێکی تردا هەوڵە بۆ باش بوون بە دیوێکی تردا زمینەیە بۆ چاکردن ئەرکی سنتەرەکانی گەنجانە زۆر بە گرنگی ئەو بوارە بەسەرەکی وەربگرن لەبەرەوەی ئەتیبارەی کە لە کۆمەلگای ئێمە گەنجی ئێمە گرفتی کۆمەڵایەتی هەیە گرفتی کەلتوری هەیە گرفتی پەروەردەیی هەیە گرفتی ئابووری هەیە گرفتی سیاسی هەیە کۆمەڵک گرفتی هەیە ینی حاڵەتەکە تەبیعیە گەر گەنجێک ببینی ڕەشبین بێ بەس تەبیعینیە گەر ئەم ڕەشبینیە بەردەوام بێ تەبیعینیە گەر ئەم ڕەشبینیە ببێت حاڵەت پێم وایە ئەرکی هەمومانە کار لەسەر ئەوە بکەین چونکە ئیرادەی گەنج دەتوانێت کۆمەلگان وێ بکاتەوە گەنجێتیە پێمان دەڵێت ڕۆژەکانمان بە یەک ناچێ گەنجێتیە پێمان دەڵێت دەکرێت هەموو شتەکان بگۆڕدرێن بەو ئاراستەیە کە کۆمەلگا گەشە بکات کاخال یەکێکتر لە پێشترمان لە کابینەی پێشووتردا وەزارەتێکمان هەبوو وەل ئێستاشدا شتێکمان هەیە بنەوی هاوبەش بنەوی گەنجان و لاوانەوە ئەمە تا چەند وەکو چالاکوانێک لە بواری گەنجان بە ئیجابی دەبینیت کە شتێکە تایبەت کراوە بە گەنجان ئایا ئەمە تا چەند من وەختی خۆی لەم کەناڵە بەڕێزە ئەزمموی وڵاتێکم باس کرد دەبێت لە ئاخیر و خری بەرنامەکەدا بوو لە باسی بکەمەوە من ئەوم کردوتە نووسراوە ئاراستەی وەزارەتم کردووە ئاراستەی مناڵپارێزم کردووە تەنانەت من ئێستا ڕخنەی توندیشم لە منداڵپارێزی شەیەوەکو گەنجێک کە پێم وایە دەبێ ئستایلی کارکردنی گەنج لە هەرێمی کوردستاندا بگۆڕدرێت لە ڕاستیدا لە وڵاتانی پێشکەوتوو و یەکێک لەو ئەزمونانەی کە خۆم بۆ دەورەیەک چووم و تێیدا خوێندومت لەوێدا کۆمیسیۆنێکی باڵای گەنجان هەیە ئەم کۆمیسیۆنی باڵای گەنجانە پلانی تەنانەت دیاریکردنی تەمەنی گەنجی ئەو زمینانەی کە کاری بۆ دەکا بۆ قیادە و دروستکردنی گەنجی سەرکردا و ئەو زمینانەی سنتەرەکان بە خوێندنگاکانەوە گرێدەدا سەرەکی ترین شتێک لە وڵاتانی پێشکەوتوو ئەوەیە سنتەرەکانی ڕۆشنبیری دەبێت ڕایەڵێکیان بۆ بدۆزرێتەوە لەگەڵ خوێندنگاکاندا و دەبێت ئەمانە هەردووکیان کۆ بکرێنەوە لە ناو کۆمیسیۆنێکی فراواندا کە پێی بگوترێت کۆمیسیۆنی باڵای گەنجان کە ئەم کۆمیسیۆنە لە ڕێگای خەڵکی ڕۆشنبیرەوە لە ڕێگای خەڵکی کۆمەڵناسی وردەوە لە ڕێگای هەڵسەنگاندنی بواری ژینگەی ئەم وڵاتە بواری گەشەی ئەم وڵاتە بواری ئابووری ئەم وڵاتە بواری سیوچی گەرمی و ساردی ئەم وڵاتە یعنی ئەمە دەبێت لە پلانێکەوە بێ ئەم پلانە بە ئەکادیمیدا ڕێژرا بێ ئەم پلانە دەبێ کەرتەکانی لێک جیاکرابێتەوە من پێم وایە وەزارەت ناتوانێت تەمسیلی ئەو کۆمیسیۆنە بکات لەبەرەوەی وەزارەت بەداخەوە پێشتر نەیتوانی و ئەزمونە سەرکەوتۆ پێشکەش بکە بە پێچەوانەوە لە زۆر بواردا کەوتە ژێر نشتەری کۆمەڵێک ڕخنەی گەنجانە کە دوجار شتێکی سروشتی بوو و ئێستاش بە نمونە کە وەزارەتی گەنجان و خۆی نەماوە بەڵامەکو بەڕێوەبەراتیەکەیە و تەنانەت بە منداڵپارێزیشەوە و تەنانەت بە هەموو سنتەرەکانەوە دەبێت ئێمە بزانین دەیان هینمان هەیە دەیان ڕێکخراوی گەورەمان لە کوردستان هەیە بە ناوی گەنجانەوە هەر ڕێکخراوی زۆر گەورە ئەمانە بودجەی سەرەکیان هەیە ئەمانە هیمەنەی گەورەیان هەیە ئەمانە لە ئیعلام دەیبینی هەمویان زۆر ینی ڕێکخراوێکن مەجای ئیشی فراوانی هەیە بەڵام ڕایەڵێک نییە بۆ پێکەوە گرێدانی ئەوانە قسەم لەسەرەوە کوردەکەمەوە پێویستە کۆمیسیۆنێکی باڵای گەنجان لە کوردستان دروست بکرێت پێویستە سنتەرەکانی گەنجان لەم پەرشۆبڵاویە ڕزگاریان بێ ئەم سنتەرانە پەیوەندیشیان پێکەوە هەبێت پەیوەندیان پێکەوە هەبێت و هەموو ئەم سنتەرانە لەگەڵ پەروەردە لەگەڵ وەزارەتی پەروەردە تەنسیقێکی زۆر جدیان پێ بکردرێت چۆن لە هەموو وڵاتێک وایە خوێندکارێک کە دەچێتە خوێندنگا لە بەیانیەوە بۆ نیوەڕۆ دیراسە دەکات دەرس دەخوێنێ بەڵام دوای نیوەڕۆیەکەی مەکتەبەکە دەبێتە سنتەری گەنجان بۆی هەر مەکتەبەکە خۆی دەبێتە سنتەری گەنجان دیراسە لە دیوێک و سنتەری گەنجان لە دیوێک یەکتری تەواو دەکەن بەڵام ئەمە بۆ چ وڵاتێک دەبێ
کە لێرەدا ئەرکی دەوڵەتە بۆ وڵاتێک دەبێت کە تۆ خوێندنگەکەت خوێندنگەیەک بێت زمینی ئەوەی تێدا بێ ژیانی مامۆستاکەت دابین کردبێ ئەم گەنجە کە بەیانیان دێە ئەم تەڵەبەیە کە بەیانیان دێت تا ئێوارە لەلات دەبێ بتانی لەگەڵ خواستەکانی ئەو لەگەڵ بەهرەکانی ئەو مامەڵە بکەی بتانی گەشە بەتوانایی بدەیت بتانی هەمیشە سوود لە وتەیە وەربگرین تەنانەت تەمبڵترین تەڵەبە لە مەکتەبدا ئەگەر لە بواری دیراسە سەرکەوتونە ببێ دەکرێت لە ناوێکێک لە سنتەرەکاندا جا لە بواری فیلم سازیە لە بواری ئەسڵ سواریە لە بواری چیوچیە یەکێک بێ لە زۆر باشەکان لە کۆریایی باشوور تەمبڵترین خوێندکاریان بنمونە بوو بە یەکێک لە دیارترین کەسەکانی بواری سەمای باریایان نمونەیەکی سادا مەرز نییە ئینسان لە بوارێک شکست بێنێ لە بوارێکی تر نەتوانێت هەستێتەوە قسەی من لەسەر ئەوەیە دەبێت سنتەرەکان لەگەڵ خوێندنگاکان بە پرۆژەیەک ڕێک بخرێ و دەبێت ئەگەر ئێستاش نتوانی زمینەی بۆ دروست بکرێ و دەبێت سنتەرەکانی گەنجان لە ڕێگای ئەو کۆمیسیۆنەوە کە بنەمای بۆ دیاری بکردرێت شوناسی بۆ دیاری بکردرێت زمینەی بۆ دیاری بکردرێت تەمەنی بۆ دیاری بکردرێت ستایلی کاری بۆ دیاری بکردرێت و پێداویستی بۆ دابین بکردرێت ئێمە خۆ پارە زۆر لە وڵاتی ئێمە بۆ گەنج سەرف دەکرێت کاکە هونەر پارەی زۆر سرف دەکرێت خۆ من زۆر جار کە دەڵێن ئەم پرۆژەیە بۆ گەنج سرفکرا من دڵنیام ئەم پارەیە بۆ گەنج سرف کراوە وەکو ڕێکخراو باشە بەڵام لەبەرەوەی ئەم ڕێکخراوانە لە ناو کۆمیسیۆنێکدا نیە لەبەرەوەی مونیتەری واتە لێ پێچینەوەیەکی نییە لەبەرەوەی پرۆژەیەکی مەیدانیە لەگەڵ گەنجدا بۆتە دەکەوێتەوە ژێر ئەو نشتەرەی کە لە بەرژەوەندی گەنج بەکار نەهێنرێ چەندە گرنگە پارە بۆ گەنج دابین بکردرێ هێندەش گرنگە ئەم پارەیە لە سەربنەمایەکی هوشیاری لە سەربنەمای پلانێکی گەنجانە و سەرەکی ترین شتیش گەنج خۆیەتی یعنی تۆ ناتوانی ئیش بۆ گەنج بکەی بەڵام لە ناو گەنج خۆیدا هەوێنێک دروست نەکەی ئومێد دەکەم ڕۆژێک لە ڕۆژان لە کوردستاندا بکرێت لەسەر پێشنیارە ئیشی و هەنگاوی زیاتر بڵێت ئەکا خالی کۆتایی بەرنامەکەی داین و دواوتەی خۆ لە سنتەری گەنجان و گەشتێکی تایبەت لە کۆتایی دەفەرم من سواسی ئەوە دەکەم یەک تێبینیم هەیە لە ئاخیریدا بێڵە من داوا لە هەموو خێزانەکانی شاری ڕانیە دەکەم لە هەموو ئەو دایک و باوکە بەڕێزانە دەکەم تەنانەت ئەوانەی کە پێیان گوتراوەیە ڕەنگە جۆرێک هەڵوەستە بکەن لە ناردنی کوڕکچەکانیان بۆ سنتەری گەنجان بابێن مەیدانی بیبینن بابێن بیبینن ئایا بەڕاست ئەم سنتەرە خۆی پەیمانگایەک نییە ئایا خۆی نابێتە بەشێک لە دروستبوونی شخصێتێکی باش بۆ گەنجەکانیان ئومێد دەکەم یارمەتیماندن ئومێد دەکەم هەموو دایک و باوکێک ئەم سنتەرە بە خۆی بزانێ ئومێد دەکەم ئەو خەڵکانەی پسپۆرن بێن سەردانمانکەن یارمەتیماندن ئومێد دەکەم ئەم سنتەرە بازنەی فراوانتر بکرێت بۆی لە ئایندەدا سەرجەم گەنجی شار و دەڤەرەکەمان بتوانێت تێیدا سوودمەند بێت و کارەکانی فراوانتریش بکات بۆ خزمەتی زیاتری گەنجان بەڕێزکە خالید قادر بەڕێوەبەری سنتەری گەنجانی ڕانیە سوپاس بۆ جەنابەت و بەخشینی ئەم کاتت سوپاس بە هیوای سەرکەوتنی زیاتر بۆ ئێوە هەموو ئەستاف ئازیزی کە لە ناو سنتەری گەنجاندایە سوپاس بۆ جەنابەت دیارە ئێمە لە ڕابردوو بینیمانە کە سنتەری گەنجان خزمەتیژی کردووە و کەمنین ئەم گەنجانەی کە دوجار چوونە سنتەری گەنجان و دوجار بە باگراوەندێکی ڕۆشنبیری فراوانەوە لە سنتەری گەنجان هاتنەوە دەرێ سوپاس بۆ جەنابتان ئەمە هیمەتی جەنابتان و چەند بەڕێزێکی ترە هیوای سەرکەوتن و تەمەندرێژی و لە ساقی بۆ جەنابتان بۆی کەمیشە سنتەری گەنجان ئەم سنتەری گەنجانە بێت کە هەمومان هیوامان سەرهەڵچین سوپاس بۆ جەنابەت کاخالی سوپاس بۆ جەنابەت بینەرانی ئازیز هاتینە کۆتایی ئەم جارەی بەرنامەی ڕوانین تا ڕوانینێکی تر شەوێکی شاد بۆ گشت لایەکتان خواتان